کە ئامادەکاری بەردەوامە بۆ کردنەوەی یان زەمین پێشانگای لە بواری بیناسازی و وزە دەکرێتەوە لە هەولێر لە ناو پێشانگای هەولێری نێودەوڵەتی بە بەشداری 200 کۆمپانیا لە 15 وڵات لەوانە وڵاتانی عەرەبی 5 وڵاتی عەرەبی تێدانە 6 وڵاتی ئەوروپی تێدانە لەگەڵ وڵاتانی دراوسێ ئیران و تورکیا لەگەڵ وڵاتانی باشووری جەنوب شەرق ئاسیا تێدایە و بەردەوام دەبیتن پێشانگایکە ماوەی 4 ڕۆژ لە 22 مانگ حتا 25 مانگ و جاری یەکەمە وڵاتی سعودیە لە ڕێگای وەکو بڵێن دەستەی گشتی پەرەپێدانی هەناردەی وڵاتانی سعودیە بە بەشداری 22 کۆمپانیای سعودی تێدانە لەو کۆمپانیانە سەرۆکی دەستەی حاضر دەبیتن و وەکو بڵێن ڕۆیەی ڤژنی سعودیە دیار دەکەن بۆ حتا ساڵی 2030 دیار دەکەن لە خلالی ئەو پێشانگایدا بۆ جاری یەکەمە یعنی بەو حەجمە سعودیە بەشدار دەبیتن لەو پێشانگایدا